کۆبانێ ئەفسانەی جەنگ. ئەو ڕۆژەی بەرد شاخی بەزاند و دارستانی ڕاوناو جۆگەلا ڕوبەڕووی زەریا بووەوە و مشتێک خۆڵ بەڕووی ئاسمان هەڵپژاو بستکی شەڕوانێک لە دەمامکی هێزی داعش ئاڵاو کەوان دێ سەر ئەرز. کۆبانێ کانی بەرخودان. کۆبانێ کە بە عەرەبی پێی دەڵێن عین عەرەب شارۆچکەیەکی کوردنشینە لە ڕۆژاوای کوردستان لە دیوی ئاوی فرات لە سەر سنووری نێوان تورکیا سووریا. لە ڕووی ئیداریەوە شارەکە سەر بە پارێزگای حەڵەبە و 150 کیلۆمەتر دوورە لێەوە لە ناو ئیدارەی خۆبەڕێوەبەری کوردیدا یەکێکە لە کانتۆنەکان. ناوی شارەکە بە بۆچوونی خەڵکی ناوچەکە لە وشەی کۆمپانیەوە هاتووە. ساڵی 1910 تا 1920 ئۆفیسی کۆمپانیای ئەڵمانی کە خەریکی کارکردن بوو لە پرۆژەی هێڵی ئاسنینی بەرلین بەغداد لەو ناوچەیە بووە. چواردەوری کۆمپانیاکە بە خەڵک و کرێکارەکان دەورە دراو بوو بە ناوچەیەکی نیشتەجێبوون و دواتر ناوی کۆبانیەی بەسەردا بڕا. بە ئەفسانەبوونی شارەکە دوای ڕوودا و پەشێویەکانی سووریا کۆبانیە لە 19 تەمووزی ساڵی 2012 کەوتە دەست هێزە کوردیەکانی ئەو ناوچەیە کە خۆیان لە ژێرناوی هێزەکانی یەپەژە و یەپەگەڕ ڕێخستبوو کۆنتڕۆڵی ناوچەکانیان کرد. ساڵی 2014 دوای کەوتنی شاری مووسڵ ڕێکخراوی داعش بەرەو شاری کۆبانێ ڕۆیشت بە مەبەستی داگیرکردن و بەستنەوەی سنوورەکەیان بە تورکیاوە. ڕێکخراوەکە بە تەواوی هێز و ئەوچەکانەی لە سوپای عێراق و سووریا جێما بوو لەپاڵ ئۆپۆزیسیۆنی سووری و هێزەکانی تری نزیک لە تورکیا هێرشی سەر کۆبانیەی دەست پێ کرد. کەوتنی مووسڵ لە عێراق و ڕەقال لە سووریا وای کرد کە تەواوی شارەزایانی سیاسی و سەربازی کەوتنی کۆبانێ بە شتێکی حتمی بزانن، چونکە شارۆچکەیەکی بچووک بوو بەراورد بەو دوو پارێزگا گەورەیە، بەڵام ئەوەی ڕوویدا لەو جەنگەدا پێشبینی نەکراو بوو. هێزەکانی کورد بە سەرکردایەتی یەپەگە و یەپەژە بەرگریەکی بێوێنەیان ئەنجامدا و خەباتی مردن نەک ڕادەستکردنیان دەست پێ کرد. داخرانی دەواازەکان و سنوورداری ژمارە و چەکەکانی هێزی کوردی شەڕەکەی بەرەو دۆخێکی مەترسیدار بردبوو. بە بەرچاوی هەموو دنیاوە کۆبانێ جێهێڵدرابوو لە بەردەم داعش، بەڵام با دروشمی کۆبانێ ناکەوێ شەڕەکان بەردەوام بوو. هێرشەکانی داعش بۆ سەر کۆبانێ لە 4 قۆڵەوە ئەنجامدرا. یەکەم مشتەنوور، دووەم ناوەندی چاند، سێەم چوارگۆشەی ئەمنی، چوارەم ڕێڕەوی پناوەر. دوای شەڕێکی سەخت و چەندان ڕۆژەی شەڕوانان سێ لەو شوێنانە گیرا، بەڵام لە ڕێڕەوی پناوەر بەرەنگارێکە پێی نایە قۆناغێکی باڵاو بوو بە قەڵای بەرخۆدان و مەقاومەت. داستانی کۆبانێ لە 15 ئەیلولی 2014 دەستی پێکرد و با ژمارەیەکی کەمەوە ماوەی 20 ڕۆژ شەڕیان کرد. لە دەستپێکدا ئارین میرکان وەک ڕەمزی بەرخۆدان و مەقاومەتی یەکەم دانرا. قۆناغ و پلانی شەڕوانان بۆ جەنگە یەکلاکەرەوەکە. قۆناغی یەکەم لەم قۆناغەدا شەڕوانان لە قۆناغی بەرگریدا بوون و ئامانجیان پێشڕەوی نەکردنی داعش بوو. قۆناغی دووەم کۆکردنەوەی هێز و خۆڕێخستنەوە و هێرشکردن بوو لەلایەن ئەو شەڕوانانەی لە شەڕی کۆڵان بە کۆڵان ڕاهێنرابوون. قۆناغی سێەم هەژدەی کانونی یەکەمی 2014 هەڵمەتی ڕزگارکردنی کۆبانێ لە ژێر دروشمی کەسایەتی جودی ساریا زنار و هەڤاڵان دەستی پێکرد. لە سەرەتای بەرخودانەوە عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری پارتی کرێکاران ڕێگەی وەفدی هەدەپە کە سەردانیان کردبوو لە دوورگەی ئیمراڵی بانگی سەفەربەری کرد بۆ کۆبانێ. دوای ئەو بانگەوازە شەڕەکە پێی نایە بەرزترین ئاست. دواتر پشگیری لە کۆبانێ لە سێ پارچەکەی تری کوردستانەوە گەیشتە ئاستێکی بەرز و لە تەواوی شار و شارۆچەکان پشگیری و هاوسۆزی بۆ کۆبانێ دەستی پێکرد با دروشمی هەتا کوردێک بمێنێ کۆبانێ هەردەمێنێ. کوردستانیانی دەرەوەی وڵات شەقامەکانی ئەوروپایان هێنایە جۆش. دواتر شەقامی ئەوروپیش هاتە پاڵیانەوە و خەباتی کوردیان بە خەباتی تەواوی مرۆڤایەتی دایە قەڵەم. لە سەرەتادا هێزەکانی هاوپەیمانان بێدەنگ بوون لە بەرامبەر جەنگەکە، بەڵام دوای ئەو بەرخودانە مەزنا بڕیاریاندا دەستێوەردان بکەن و کورد لەو جەنگەدا تەنیا جێ نەهێڵن، چونکە ئاکامی مەترسیەکان ڕوبەڕووی خۆیان دەبووەوە. بۆیان لا چەند ڕێگەیەکەوە دەستیان بە هاوکاری کرد. یەکەم ناردنی چەک و تەقەمەنی، دووەم پاڵپشتیکردن لە ڕێگەی ئاسمانیەوە. ڕۆژی 22 تشرینی یەکەمی ساڵی 2014 پەرلەمانی کوردستان لەسەر ڕەوشی کۆبانێ کۆبووەوە و تیادا بڕیاردرا بە ڕەوانەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ناو خاکی باکووری کوردستان کە ئەو کاتە لەژێر فشاری نێودەوڵەتی تورکیا دەواازەی کردەوە و پێشمەرگە و گەرێلاو شەڕوان بۆ جاری یەکەم ڕۆ یەک دوژمن و لاپاڵ یەکتردا شەڕیان کرد. دوای 134 ڕۆژ لە بەرخودان و تۆمارکردنی داستانی قارەمانانە توانرا
لە 26 کانونی دووەمی ساڵی 2015 بە ڕزگارکردنی ناوەندی شارەکە ڕزگاری تەواوی کۆبانێ ڕاگەیەنراو بۆ جاری یەکەم داعش لە پێشڕەویکردن وەستێنرا و چووە دۆخی پاشەکەشەکردن 1 نۆڤەمبەری هەموو ساڵێک لەلایەن نەتەوە یەکگرتوەکان بە ڕۆژی جیهانی کۆبانێ دانرا. ئاماری جەنگەکە 3800 داعش لە شەڕەکەدا لە ناو بران 422 شەڕڤان لەو جەنگەدا شەهید بوون و گیانیان فیدا کرد. پێشمەرگەیەکی باشووری کوردستان لە پاڵ ئەو هێزانەدا کە بۆ ئازادکردنی شارەکە ڕۆیشت بوون شەهید بوو. بە ئازادکردنی شارەکە کوردانی هەر چوار پارچەکە لە ناوخۆ و دەرەوەی وڵات ئاهەنگی سەرکەوتنیان گێڕا. دواتر شەڕڤانان نەوەستان تا بە یەکجاری دەسەڵاتی داعشیان لە ڕقەی پایتەختەکەیان پاک کردەوە و کۆتایی ڕێکخراوەکەیان ڕاگەیان. کۆبانێ لە ڕووی جوگرافیەوە لە باکوور هاوسنووری وڵاتی تورکایە و لە باشوور هاوسنووری پارێزگای ڕقەیە، لە ڕۆژهەڵات شارۆچکەی گرێسپی و لە ڕۆژئاوا جەرابلوس و منبەج. لە پاڵەوەی کۆبانێ خاوەن دەشتاییەکی زۆرە، بەڵام بەرزایەکانی چیای مشتەنور، چیای قەرەبەکر، چیای خان مەحموود و چیای ڕەش دەگرێتە خۆی. هاوکات لە ڕووی ئیداریەوە لە 4 ناحێ پێک دێت و زیاتر لە 300 گوند دەکەوێتە ئەو سنوورەوە. ڕوبەری کۆبانێ زیاتر لە 3000 کیلۆمەتر دووجایە و دانیشتوانەکەی با پێی ئاماری ساڵی 2000 204,000 کەس بووە. لە ئێستادا شارەکە ئازادە و لە ژێر کۆنتڕۆڵ هێزە کوردیەکاندایە، بەڵام بەردەوام لە ژێر هەڕەشەی تورکیا و سووریادایە و وڵاتانی تریش چەندین جار پیلانیان لە دژ گێڕاوە.